ڕەخساندنی هەلیکار بۆ گەنجان پشتبەستن بە سەرچاوەی مرۆیی ناوخۆیی یەکێکە لە ئامانجەکانی گروپی کۆمپانیاکانی هەڵەبجە. بەندە لە ساڵی 2023 وەکو کارمەندی وەرگرتنی پەیوەندی تەلەفۆنیە نێودەوڵەتیەکان لە خێزانی هەڵەبجە گروپ تا دەست بەکارم. لە ساڵی 2005 دوای تەواوکردنی خوێندنی زانکۆم لە بەشی ژمێریاری دەست بەکار بووم. لە ساڵی 2007ەوە هەتاوەکو ئێستا وەکو بەڕێوەبەری بەشی ژمێریاری لە ئۆفیسی سەرەکی گروپی کۆمپانیاکانی هەڵەبجە بەردەوامم بە هاوکاری و هەرەوەزی کارمەندەکانی پێش خۆم و دوای خۆم، ئەوانەی کە زیاتر لە 30 ساڵە خزمەت لەم کۆمپانیا خۆشەویستەدا دەکەن، خزمەتەکانیان لە گەنجیدا دەست پێ کرد، لە ئێستادا بەرەو تەمەنی خانەنشینی دەڕۆن. بە خۆشحاڵیەوە هەمیشە وتمانە و دەڵێنەوە هەڵەبجە گروپ ماڵی یەکەممانە. ئەمەش لێەوە سەرچاوی گرتووە کە کلیلی سەرکەوتنەکانمان بەخشینی ئاسوودەیە پێمان لەلایەن خاوەنکارەکەمانەوە. هەڵەبجە گروپ و خزمەتگەیاندن دوانەیەکی لەگدانە بڕاو.